یەکێک لە خواردنە بەناوبانگەکانی تاران کە لە مانگی ڕەمەزان زۆر زیاتر خوازیاوی هەیە ئاش و حەلیمە. دوکانی سەید مەهدی یەکێک لە بەناوبانگترین ئاش و حەلیمەکانی تارانی هەیە کە سەرەتا 40 ساڵەوە پێش لە گۆڕەپانی تەزریش دایمەزراندەوە و ئێستا چەند شوێنی دیکەی لە تاران کردوتەوە. ئاشەکانیش لێرە تایبەتمەندی خۆی هەیە، پیاز سوکراوە، نعنای سوکراوە لەگەڵ ڕۆن دۆکەشکی لەسەر دەکەن و ئەو جۆرە تامی خۆش دەبێت. شتێکشان هەیە بە نێوی حەلیم کە هەر کاکم لێرە باسی کرد، حەلیمیش گەنمی کوتراوە کڵاو لەگەڵ گۆشتی تێکەڵ دەکەن و ئیتر شتێکی زۆر بە قەوەتیشە و تایبەتە مانگی ڕەمەزان هەڵبەت کاتی دیکەش دەخورێ، بەڵام زۆر تایبەتە بە کاتی ڕەمەزان چون شتێکی گورچوگر و قورسە بۆ بەربانگان بە تایبەت دەیخۆن. قوربانە بۆ سەر چاو خۆشاتی قوربان سعیدم کاکە گیان لە خزمەتە وڵای 7 ساڵەیە. ئێرە بەناوبانگت شوێنێکی بەناوبانگت ئەم ساڵ جیاوازی لەگەڵ ساڵان ڕابردوو چەند ساڵ کرد؟ وەڵای ئەمساڵ یەکەم فڕۆشی کەمترە وەلی ئیتر ساڵان ئەسن فرەش و دۆغە و پیشرەفتەس ماڵێ بە خاتری کۆرۆنا یەکەم خەڵوەتر بووە. ئێرە فەقێکی ئێرە بۆ مەشهورە ئاشی سەید مەهدی لێرە بۆ مەشهورە؟ مەشهوریەکەی ئەوەیە دەست پوختوشتیان تەمیسە و بعد نزیکی 30 ساڵێ سابقەی هەست و لە باخفردۆسە بووە و قەبلەن و ساڵی 77 قبلەن بەسەنی فرۆشی و ئەوایتر لەوانەیە چی هەیە لێرە شتەکانی کە دەفرۆشن؟ ئاشی ڕشتە و شۆلە غەلەمکار و حەلیم و شۆلە زەرد و سەمەنووی. بەڵێ ئەمە حەلیم بە گەنم و گۆشت گەنمەکە ئەکوڵێنن بەڵێ خەشنگ ئەکوڵێ دوایەوە سافیەکەن دەستکامانە دەستگای سافی ئەیکەنەمەری دەستکا بەد گۆشتەکەی خەشنگ چرخەکەن و خەشنگ ڕیز ئەوە بێ شی بێتەوە بەڵێ بەد خەشنگ پاڕۆی بێنە ئالەمانەی. ئاشی سەید مەهدی نزیکەی 40 ساڵە لە تاران کراوەتەوە و تایبەتمەندی لەوەدایە کە بۆ یەکەم جار لەم ناوچەیە سەید مەهدی ئاشی ڕەشتەی ساز کرد. پێش ئەوە خەڵک دەبات چووبانە پێچی شمران کە لە خوارەی تارانەوە لە دوکانەکەی تەنیا ئاش و حەلیمی دەفرۆشت. از بوده خدمت سازی و نخولوبیا و بعد ترخون مرزه شم نکیا اترکیا مرزه بله وقت نه. بازاری تەزریش یەکێکی دیکە لەم بازارە کۆنانەیە کە لە سەراسەری تاران ڕووی تێدەکەن بۆ کڕینی شتومەک و میوە و سەوزی. ئەم بازارە ساڵانی ڕابردوو بەهۆی قەرەباڵغی ڕێی ڕێداری نەبوو. دوای بەربانگ خەڵکێکی زۆر لە تاران دەچوونە ئەم بازارە هەم بە بۆنەی کەش و هەوای خۆشی هەم بە بۆنەی دیتنی بازارەکە و زۆر کەسیش بە بۆنەی زیارەتی مەرقەدی ئیمامزادە ساڵە کە دەوترێ یەکێک لە کوڕەکانی ئیمام موسا کازمە و خەڵک دەچن بۆ زیارەتی دەهاتنە ئەم گۆڕەپانە. کۆڕۆنا لە ئێران بوو بە هۆی بێکاری خەڵکێکی زۆر، کارخانە و کارگا و شەریکەیەکی زۆر بەهۆی کۆڕۆنا داخران و کرێکار و کارمەندەکانیان دەرکرد. خیلی تغییر کرده. بارودۆخ زۆر گۆڕاوە. ئێستا کەم شتمان لێ دەکڕن. پێش هاتنی کۆڕۆنا باشتر بوو، بەڵام ئێستا زۆر خراپەوە ناچارین کەمتر بخۆین چون داهاتمان زۆر کەمان و هەموو شتیش ڕۆژ لە دوای ڕۆژ گرانتر دەبێت. کەس هیچمان لێ ناکڕێ. بەشێک لە خەڵکیش ناوێرن شت بکڕن لە ترس کۆڕۆنا. خیلی کمتر شده به خاطر مریضی. ئێمە میوە دەفرۆشین و بازارمان لە چاو پێشوو یا بەراورد بە ڕەمەزانی پار لە 170 دابەزیوە. خەڵک کەمتر دێنە بازار، ئەوی دێتیش بەهۆی گرانی ناتوانێت شتێک بکڕێت. خەڵکی ئێران ئێستا بەپێی ئامارە فەرمیەکان لە 100 بۆ 70 لە ژێر هێڵی فەقیرێ دەژین. بەڵام ئێستاش هەر ئومێدوارن و بەردەوام خەریکی ئیش و کارن بەو هیوایە کە ڕۆژێک شانس ڕوویان تێکات و بتوانن لەم بارودۆخە خۆیان ڕزگارکەن. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان تاران.